دووهەم ئەمە دەسەڵات طبعاً لەبەرەوەی دینیان لە دەوڵەت جودا کردەوە دەسەڵات کردی. دووهەم وەسیلەی گۆڕین خفتوکەدانی عاتیفەی خەڵکەکەی بە دەمەوەچوونی حەزی خەڵک. لەبەرەوەی ئێستا پێیان وایە یەکێکی وەک من متەشەددین لە وەڵامەکانە، چونکە حکومە شەرعەکان بەیانەکەین بێەوەی مساوەمە لەسەرەوە بکەین وەڵاو حەزی لە ڕیبای فقیرە چی بکاو دە گوناحە 5-6 مناڵی هەیە و خانووی نییە هەموو ڕۆژێگە جۆزێتەوە و کرێ خانوو نادرێ و عەقڵمان پێی بشکێەوە کرێ خانووی 10 ساڵ کاکە کاتە ئەو خانووە و خوا عەقڵمان پێشکێ مەژەزانین. بەڵام ڕیبا شتێکی زۆر جەریمەیەکی گەورەی. ئەو دەقانی لەسەر ڕیبان شتێکی گەورەیە بۆیە ناوێرین ئێمەش بڵین باشە وەڵا حەڵاڵەوەکو مامۆستا بەشیر حەداد حەڵاڵی کردووە. بڕواوە حەڵاڵی کردەوە دینەکەی خستە کەنارەوە هەموو شتێکی تری حەڵال کرد لەبەر خاتری دەسەڵات بزانە چۆنە گۆڕێ. پارتی بەشیری گۆڕیوە بەشیری ژەیە دینەکە بۆ خەڵکەکە بگۆڕە بە میزاجی خەڵکەکە بێت. تەوقەکردن حەڵاڵە، ڕیباتان بۆ حەڵالە، لەگەڵ احتیلالا بنەمە مەشروعی پرۆژەی ئازادکردنی عێراقە هەروەها بۆین با زەروری ترە لە عەمامە. عەمامە چییە؟ خۆ بە عەمامەوە لەدایک نەبووین بڕۆ بۆین باخێکی ئاوریشمیش ئەویش لە ملکە. خفتوکەدانی یان بە دەمەوەچوونی ئارەزووی خەڵکەکە دینەکەمان لێە گۆڕی. ئەنجا ئارام قادر بێ بۆ ئەوەی کە مەساڵحی خۆی ئەڕوا لەگەڵ بەرهەم ساڵح دینەکەمان لێە گۆڕێ لە ڕووی سیاسی مامۆستا بەشیر بێ، مامۆستا فڵان بێ، مەلای ترسنۆکی ئەوقاف بێ، یا ئایدی اتحاد الطوغات بن، ئایدی اتحاد العولەما بن. یعنی طوغات مەبەستم پارتی وێچێتیە نەگە اتحادەکە چونکە نوعیتیایە. یان مەلایەکی تاغوت کە بڵێ وەڵا لەمە بەدوار ڕوومەکەنە کەعبە ڕووبکەنە عەفرین بۆ قیبلە. يعني تو تماشا خوي قرا فرمي فولي وجهك شطر المسجد الحرام يشي مرا طاغوت عليه والله الروب كان عفري الدين قورين أما ولا بر بككوم لبر بارتي وإيش لبر يشتي أي هروج وشر بارتي يشتي بو ملاها تبون بو ترفي بارتي بيج مرجان ترجع كركاك بكوجن جهاد شهيدا ملاي لا يشتي شهاتبون ديسان بو ترفي يشتي والله كهر لبارتي ورقرنوا شرك شر إبراهيم خليله إيوه شهيد في سبيل الله تواو مدخلي وجرجانا وري ترو أنواع وشكالي تريش روش بارتيوية شتيوتيان كاكا دجي داعش شر كان جهاد في سبيل الله بخوابك وجرن شهيدا الدين هوا قرر برها يا حاكم يقرر لبرو سياستي بيقبلني سياستي شرعي الله دين وسياسات ليك جدان يا ملايك منحرفة يقرر لبر أرسي خلقك ويبلا الملا ملايك زيرك وبيعيشك. أنا طبعا بالتأكيد سببا بوغورين